مامۆستا سەرەتا ساڵانی ڕابردوو تۆ زۆر بەرگریت لە هاوسەرگیری مسیارە کرد. ئێستاش هەر بەرگری لێ یەکەیت؟ پێت باشە؟ من بەلامەوە باش نییە بسیار بەو شێوازە. بەو شێوازە بە کام شێواز پێت باشە؟ بەو شێوازەکەەوە مەسەلەن بڵێن ژنەکەت تەنازولکە لە هەموو حقوق و مافێکی من بەلام وە باشە، ینی مەسەلەن وەلی موجود بێ، دوو شاهید موجود بێ، ژنوێندەکە موجود بوون، یعنی مەسەلەن مارەیەەکە شتێک دابنن لە مارەیەەکە لەناو عەقدەکە مارەیەک دیاری بکەن تێگەی ئیتر ئەو کاتە بێتە نیکاحێکی عادەتی. ئەم میسیارە کە ئیسا ئەنجامەدرێ بەڕاستی هەندێک جاری وا هەیە، یعنی ئەم کابرایە ئیتر وا ئەڕوا مارەیەکە بە ماوەی مانگ لێی نزیک نابێتەوە. ئەمە یەک. دوو وابێ ئەم ژن و مێردە کە بە میسیار لێک مارەکراون مناڵیان بۆ دروزە بێ. ئیتر ئەم مناڵە دروست بێ هیوایە مناڵەکەی بۆ دروست بێ چەند لە باریە بن، ئەوە خۆی گوناهە. ئەمجا مەسەلەن ئەم مناڵە لە دایکە بێ یان بێ باوکە بێ یان بێ دایکە بێ.